بەهۆی کەڵەکەبوونی کێشە بەردەوامەکانی تونێلی دەربەندیخان و چارەسەر نەکردنی بنەڕەتی بۆ گرفتەکانی، لیژنەیەکی بەڕێوەبەرایەتی ئاوەدانکردنەوە و ڕێگاوبانی سلێمانی سەردانین قەزای دەربەندیخانیان کردو بۆ ماوەی چەند کاتژمێرێک. ڕێگاکە بەڕووی شۆفێراندا داخرا. نزمی و کۆنی تونێلەکە بەرپرسانی ئیداری دەربەندیخانی گەیاندووە بەو ئەنجامەی. چیتر تونێلەکە توانای کێشکردنی ئەو ژمارە زۆری ئۆتۆمبیلی نییە و پێویستە ئەو دوو تونێلە نوێیە کە بڕیاری دروستکردنی لێدراوە بە زووترین کات بخرێتە بواری جێبەجێکردنەوە. هەندێک پێداویستەکانیان دیاری کردووە لەوانە کە زۆربەی خاڵەکانی ئەڵێ لە توانای ئێمە نییە، ئێمە وەکو ڕێگاوبانی سلێمانی بتوانین چاکی بکەین، پێویستی بە تەکنیکێکی بەرزتر هەیە، ئەوانەشی کە بەخۆیان چاکەکرێت پێشنیاری کردو بۆ چاکردنی. ئەمڕۆژ بەسپاسەوە بەڕێز پارێزگاری سلێمانی تیمێکی تایبەتی لە ئەندازیاران نردبوو بۆ بە دوواداچوونی زیاتر بۆ ئەو راپۆرتە و نووسینی راپۆرتێکی درێژتر و ئەمڕۆ بە بەشداربوونمان لەگەڵیانە و هەروەها سەرۆکایەتی شارەوانی دەربەنیخان و کۆنوێنەرایەتی ئێمە لەگەڵ کارەبای بەڕێوەبەری کارەبای دەربەنیخان ئامادە بووین لەوێ لەگەڵ بەڕێز تیمی ناوبراوە گفتوگۆیەکی درو درێژمان کرد و ئەوان پاش پشکنینێکی ورد بۆ تونێلەکە بڕیاریاندا کەوا لە چەند ڕۆژی داهاتووە راپۆرتێکی تێر و تەسەر لەسەر پێداویستەکانی ناو تونێلەکە و ئەو پێداویستی هەنووکانی کە ئێستا پێویستمانە چاکیکەین و ئەوانەشی کە پێویستە دواتر لەلایەن کۆمپانیایەکەوە جێبەجێ بکرێت و بڕێ پاری لەوانەیە زیاتری بوێت هەتا ئێستا نەخەمڕێنراوە، ئەوان بڕیاریاندا کە ئەو کارانەمان بۆ جێبەجێ بکەن. بەهۆی بارانبارینی ئەم ساڵە و بەتایبەت لە قەزای دەربەندیخان کە 1000 ملیم بارانی تێپەڕاندووە، چەندین کانیاو لە تونێلەکەدا هەڵقوڵان و ئەمەش هێندەی تر شەقامەکەی هەڵوەشاندووە و ئاستەنگی بۆ شۆفێران دروست کردووە. تونێلی دەربەنیخان لە ئێستادا دوای ئەو هەموو گرفتەی ڕوبەڕووی ئەو تونێلە بووە، هەر لە کارەساتە سروشتیەکان و هەر لەوەها ڕووداوەکانی هاتوچۆ گەرگرتنی تانکەر و ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان لە ناو تونێلا بۆ خۆی کۆمەڵێک دەرەنجامی مەترسیدار ڕوبەڕووی تونێلی دەربەنیخان بووەتەوە. ڕۆژانە دەرەنجامی ئەو گرفتانە ڕوبەڕووی شۆفێرانی شەبێتەوە، بە تایبەتی ئەو شۆفێرانەی کە بەناو تونێلی دەربەنیخان هاتوچۆکەن. بەو هۆکارەوە زۆر جار ڕووداوی هاتوچۆ دروستە بێ و زۆر جار سەغڵەتی بۆ شۆفێران دروستە بێ و هەندێک جاری زیانی مادی بەر ئۆتۆمبیلەکان نەکەوێت بەهۆی تەقینی تایە و لە دەست وەرگرتنی بۆی هەندێ ڕەوشی نالەبار لە ناو تونێلەکەدا. ساڵانە بە بیانی نۆژەنکردنەوەی تونێلەکە بۆ چەند ڕۆژێک بەڕووی شۆفێراندا دادەخرێت و ناچار شۆفێران ڕێگەی سەر شاخی بەرانان بەکاردەهێنن کە ئەو ڕێگایش نزیکەی 2 کیلۆمەتر بەسەر چیاکەدایە و هەندێک کاتیش بەهۆی سەختی ڕێگاکەەوە ڕووداوی هاتوچۆ ڕوو دەدات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.